حەڵاڵ نییە خۆشەویستان، حرامە کەسێک لە ئێمە قەرزێک لە کەسێک دەکات. ئەمانە کێشەی کۆمەڵایەتی پێویستە بیزانین، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر لاشەیەک بە حرام گەورە بێ ناڕاتە بەهەشتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە. حەڵاڵ نییە بۆ من پارەیەک لە کەسێک قەرز بکەم، بەڵام کاتێکە دەمەوێت پارەکەی بدەمەوە ئەڵێم بەخوا فڵان کەسە بێ هەنێکم بۆ بشکێنی، بێەوەی کابرا قسە بکات، تەکلیفی لێ یەکەم، خەڵکە نێرم بۆ لای، لە کاتێکە هەیشمە ئەوە نەبێت داماو بم لێ قەوما بووم. لەم حاڵەتە حرامە من تەکلیفی لێ بکەم، زەختی لێ بکەم، زەخت ناچاری کەم. ئەگەر لە دڵی دەربچێ حەڵاڵە، خۆی دەڵێ کاک فڵان کەس من هەنێ لە پارەکەت بۆ شکێنم. ئەو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێک قەرزێکی لای کەسێک بێ لەسەری بوەستێ، مۆڵەتی پێ بدات زیاتر، موعیدەکە تەواو بوو ئەڵێ با جارێ لات بێ، یاخود هەندێ لە پارەکە ئەشکێنێ بەبێ زەخت، بەبێ ئیحراجی، بەبێ ناڕەحەتی، لە دڵی دەرئەچێ خۆی ئەڵێ کاک فڵان کەس ئەم قەرزە ملیۆنێکم داوە پێ ئەو 100,000 بۆ خۆت، ئیتیفاق نەبوو لە پێشترا و ئیحراجیش نەبووە خۆی لە دڵی دەرەچێت. ئەمە حەڵاڵە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە خوا دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە. بەڵام ئەگەر تۆ ناچاری بکەی لە ڕوودا بمێنێ، لە دڵی دەرنەچێ، بەشێک لە قەرزەکەی لێ ببڕی، حرامە. چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح جامع صغیرە لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه، ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ، ئەو قەرزە ماڵی ئەو کابرایە، بۆیە ناچاری بکەی لە ڕوودا بمێنێ حرامە. ئەگەر داوای لێ نەکەی و لە ڕوودا نەمێنێ خۆی بیشکێنێ، عیبادەتێک گەورەی و چاکەی و دروستە. بۆی ئاگادار بن، قەرزێک وەرەگری لە کەسێک ئیحراجی مەکە بۆت بشکێنێ. بەڵام ئەو کەسش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە قەرزەکەی بۆ بشکێنی، ئەفەرمێ من ئەنظر معسیرا، واتە کەسێک بێ دەستی کورت بێ، هەژار بێ، خوا ئەخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە. کەسەکە ئەزانی نیەتی بۆی ئەشکێنی،